ئێمە گروپی شەقامان ڕاگەیاندووە بۆ ئەو کێشانەی کە لە ڕۆدا بۆ ئەو گیر و گرفتانەی کە لە کەرکووک هەیە بۆ ئەو زوڵموستەمانەی کە ئێستا لە شاریعی کەرکووکی هەیە. ئێمە پێمان وایە کە ئێستا نرخی مۆلیدە زۆر گرانە، بۆیە یەکەم چالاکیمان یەکەم ئیشمان کە هەموو هاوڵاتیەک لەم وڵاتە هەموو ماڵێک کارەبای مۆلیدەی هەیە. معقول نییە لە وڵاتی ئێمە لەم شارەی ئێمە ئەمپێرێکی مۆلیدە بە 12,000 و بە 13,000 بێ. ئەمە ستەمێکی گەورەیە، ئەمە زوڵمێکی گەورەیە. پێویستە حکوومەتی کەرکووک حکوومەتی مەحەلی هاوکاری مۆلیدەکان بێ بۆی ئەو گرفتە چارەسەر بکرێ. پێویستە حکوومەت بەجددی ینی ئەو گەندەڵیانەی کە هەیە لەم خاوەن مۆلیدەکان سزایان بدا، عقوبەیان بدا، ئەوانەی کەم تەرخە من سزایان بدا و پێویستە بەڕاستی بە دوواداچوونی گرنگ هەبێ. ینی زۆرێک لە خاوەن مۆلیدەکان کێشەیان هەیە لەگەڵ خەڵک کەم تەرخە من ئەمانە بەڕاستی گلەی هاوڵاتیانە و ئێمە هێناومانە بۆ سەر شەقام. پێویستە قایمقام بە دوواداچوونی جددی بکە. ئەم نرخەی کە ئێستا هەیە لە هیچ شوێنێک بەم شێوەیە نییە. بۆچی لە پێش 16 ئۆکتۆبەر نرخی مۆلیدە تەنها 3,000 بۆ 4,000 بوو. بۆیە ئەمە داخوازی گروپی شەقامە و ئاراستەی جەنابتانێکن.